یاریزانێک بە پێوە مردوو بووە سمبوڵی لەدەستدانی لێدانەگلایکەرەوەکان لە وڵاتی بەرگریکاران لەدایک دەبێت، بەڵام مێرژبەرێکی ماری لێ دەردەچێت و باڵندۆر دەباتەوە. ئەم یاریزانە ڕۆبێرتۆ باجیۆیە، لە ساڵی 1967 لە ئیتالیا لەدایک دەبێت. سەرەتا لایەنەی ڤێجەنساوە دەرکەوتووە، دواتر درێ سییانەکانی فیۆرەنتینا و یۆڤانتۆس و ئایسی میلان و ئینتەر میلانی پۆشتیوە و بە درێ سییانەی بریشیاوە وازی لە تۆپی پێهێناوە. باجیۆ لە زێڕینترین سەردەمیدا بە پێوە مردوو دیمەنێکە لە یاد ناچێت. لە قۆناغی کۆمەڵەکانی مۆندیالی 1994دا ئیتالیا با دووەمی کۆمەڵەکەی گەیشتە قۆناغی 16. لەو قۆناغەدا سەرەتا نەیجیریا گۆڵێکی لەسەر ئیتالیا تۆمار کرد، بەڵام باجیۆ با تۆمارکردنی 2 گۆڵ شکستی بۆ سەرکەوتن گۆڕی و ئازۆری گەیاندە چارەکی کۆتایی. لا چارەکی کۆتایی ئیتالیا بەرامبەر ئیسپانیا وەستایەوە. لە خولەکی 87دا باجیۆ گۆڵی دووەمبرنەوەی بۆ وڵاتەکەی تۆمار کرد و گەیشتە پێش کۆتایی و ڕوبەڕووی بولگاریا بووە. لەو یاریەشدا باجیۆ سەرکردایەتی بردنەوەی هەڵبژاردە شینپۆشەکەی کرد و با تۆمارکردنی 2 گۆڵی دیکە وڵاتی پیتزای گەیاندە یاری کۆتایی مۆندیال. یاری کۆتایی مۆندیال لە نێوان 2 زلهێسترین هەڵبژاردەیە و سەردەما بەرازیل و ئیتالیا ئەنجامدرا. پێشەو یاریە هەردوو هەڵبژاردە خاوەنی 3 نازناوی جامی جیهانی بوون. لە ئەمریکا و لە گەرمای کالیفۆرنیا هەردوو هەڵبژاردە 120 خولەک بەرامبەر 1 یاریان کردو بەبێ گۆڵ کاتی یاسایی و دووجێمی زیادکرا و بە پایان گەیشت. داوەری یاریەکە بۆ یەکلایکردنەوەی جامەکە پەنای بردا بەر لێدانە یەکلایکەرەوەکان. سەیر لەوەدا بوو باجیۆ تاکە یاریزان نەبوو کە لێدانەکە لەدەست بدات. سەرەتا فرانکۆ بارێزی و دانێلی ماسارۆ لە ئیتالیا لێدانیان لەدەستدا، لە بەرازیلیش مارسیۆ سانتۆس گۆڵی تۆمار نەکرد. نۆرەی لێدانی پێنجەمی لێدانی ئیتالیەکان بوو. باجیۆ کە هیوای گەورەی ئازۆریەکان بوو، هەمووان چاوەڕوانی ئەو بوون تۆپەکە لە تۆڕی گۆڵەکە گیر بکات و دواتر بەرازیلیەکان لێدانەکە لەدەست بدەن و ئیتالیا ببێتە پاڵەوان. بەڵام پێچەوانەکەی ڕوویدا، باجیۆ لە تۆپەکەیدا و تۆپ بەسەر ستوری گۆڵ چووە دەرەوە. بەجارێک هاندەرانی ئیتالیا بێدەنگ بوون و هاندەرانی بەرازیلیش کەوتنە هەنگێڕان. یاریزانانی سامپا بەرەو تاڤارێلی گۆڵچی ڕایان کرد تا سوپاسی بکەن. لەو ساتەدا کۆمنتاری یاریەکە وتی: سوکرات بە ژەهر مرد، نیچە بە شێتی مرد، باجیۆش بە پێوە مرد. ڕۆماریۆ دەڵێت کاتێ ڕام کردووە هەنگم گێڕا بینی مێشتا باجیۆ بە پێوە وەستاوە کە ئەو دیمەنم بینی چێژی بردنەوەی نازناوەکەم نەما. سەبارەت بەو لێدانە باجیۆ دەڵێت ڕوونکردنەوە لەو بارەوە ئاسان نییە، زۆر بە ئاسوودەی چوومە سەر تۆپەکە، دەمزانی تاپارێل خۆی بۆ لایەک هەڵدەدات. منیش ویستم کەمێک بە بەرزی تۆپەکە لێ بدەم تاکو ئەوەی با قاچەکانی نەیگەڕێنێتەوە، بەڵام تۆپەکە بەسەر گۆڵەکەدا چووە دەرەوە. دوای ئەو ڕووداوە باجیۆ لە یاریکردن بەردەوام بوو، پەیوەندی بە ئایسی میلانەوە کرد، لەگەڵ ڕۆسۆنێری جارێکی دیکە نازناوی خولی ئیتاڵی بەدەستێنا و لە مۆندیالی 1998دا بەشداری کرد و لەو مۆندیالەشدا 2 گۆڵی تۆمار کرد. باجیۆ لە ساڵی 1993 خەڵاتی باڵندۆری وەک باشترین یاریزانی جیهان بردبووەوە، بەڵام هیچ کام لەم دەستکەوتانە هێندەی لە دەستدانی لێدانەگلایکەرەوەکە لە یادەوەری هاندەراندا نەماوەتەوە.